خدایە ئەبینی وەگەڕامەوە بەو جۆرەی ئەتاوێ ئەمێنێمەوە داواکارم لێت کە قەبوڵم بکەی بە بەهاشتی خۆت بەندەکەت شاد بکەی گوناهی زۆرم لە خۆم کۆ کردەوە هەرچی تاوانە تاقیم کردەوە ڕووسیاهی تۆ من ئەی خواوەندی مەزن چۆن دووبارە ڕەحمی خۆت پیشان دامەوە خودایە گەڕامەوە بە گریانەوە شەو تاکو بەیانی واتوێمەوە نازانیم چی بکەم تا قەبوڵم بکەی شایانی ئەوە بم ڕەحمم پێ بکەی بەڵێ نادەم پێت پشت لە تاوان بکەم قیبلام هەر تۆبی و بێفەرمانیت نەکەم چیتر نەتڕەنجێنم ئازیزترینی من بۆ یەکتر کەش بێ کاری بەد قەت نەکەم خۆشمەوێی ئەی خودای من لە دووری تۆ یا گریانەکاری من هاتوو مەڵێم بە لیقای خۆت شادم کەی یادێت ئەکەم گەورەیە بۆم تۆش یادم کەی خۆشمەوێی ئەی خودای من لە دووری تۆ یا گریانەکاری من هاتوو مەڵێم بە لیقای خۆت شادم کەی فردەوس ماڵم بێ گەر لێرە بارم کەی گەر لێرە بارم کەی